زەغلول نەجار کە ئەو عالمە گەورەی میسریە کە اختصاصی جیۆلۆزیایە دەڵێ جارێکی ساڵی 1975 دەڵێ چوومە جنوبی ئەفریقیا لە جنوبی ئەفریقیا وەعز و محازەرەم لە بۆ خەڵکی دەدا ئامۆژگاریم دەکردن تی ڕۆژێکیان لە ناو خەڵکەکە یەک هەستاوە ویستی قسەی بکە دیتم ئەوانەی کە محازەرەکەیان تەرتیب کردبوو دەیان گۆ دانیشە کاکە قسەی مەکە دانیشە ئەمی گوتم بابە لۆ لێ ناگەڕێن قسەی بکە دەبا قسەی بکە تەمام مستەجا ئەوە قەشەیە ئەخە دەسێم ئێستا قسەیەکی بکە هەموو مەجلیسەکەی تێک بدا وەزعی محازەرەکە تێ بدا گوتم نالێ گەڕە بابێ قسەی بکە گوتی قەشە هات دەستی بە گریان کرد هەموو خەڵکیشی گریان گوتی خەڵچینە واللهی ئەمن لە مێژە حەوداڵی ئەو دینم کە لە دووی دەگەڕێم ئەو ڕێ ئێوارە ئێوەم دی نوێشتان کرد کە دیتم نوێشتان کرد هەمووتان لە تەنیشت یەک بوون سپی پێست و ڕەش پێست گوتی من قەشەم ڕەش پێستم لە جنوبی ئەفریقیا خوێندیتم خەریتی کەنیسەم بەڵام کە دەچێنە ئەوروپا ئەوزە فەرق و من و قەشەیەکی سپی پێست هەیە ئەوزە فەرقمان لە بەین دەکەین کە هەردووکمان مبەشرین هەردووکمان قەشەین هەردووکمان لە بۆ یەک دین حەوڵ دەدەین و بڵاوی بکەینەوە بەڵام کاتێک کە دەسمە ئەوروپا قەشە سپیەکان لە من گەورەترن و لە من مفەزەڵتر و لە من محتەرەمترن بەڵام کاتێک کە چاوم بە دینینگۆ کرد هیچ فەرقتان نەبوو کابرایەکی سپی پێست هەموو ڕەش پێستەکان لە دوی نوێژی دەکرد کابرایەکی ڕەش پێست هەموو سپی پێستەکان لە دویان نوێژی دەکرد هەموو لە تەنیش یەک بوون و نەبی سپی پێستەکان لە سەفی یەکەم و ڕەش پێستەکانیش لە پشتەوە بن زۆر یعنی گوتم دکتۆریش گوتی دکتۆر زەغلول گوتم بابە سەبر بگرە جارێ بڕیار مەدا لە بۆ ئیسلام بوونت زیاتر دیراسە بکە فەرمووی مامە گیان دکتۆر گیان تۆ دەرەی چی واللهی ئەمن چەند ساڵە حەوداڵی دینێکم کە بە چاوی خۆم عەدالەت و بێفەرق و جودایی ببینم ئەوڕۆ بە چاوی خۆم دیت بۆیە هاتم ئەلێرە لە پێشاوی هەمووتان ئیعلانی ئیسلامەتی خۆم بکەم ئەمە توخوا هەستمان بە نیعمەتی ئەو ڕێزبوو نەکردیە ڕۆژێک لە ڕۆژان زانیتمان تەنها ڕێزبوو